خۆی مەسەلەی شەفافێت لە بواری نەوت و گاز ئەبێ جیهەتی سێم بڵێت ئەم زانیاریانە ڕاست و دروستنیان نا. لە چەند ساڵی ڕابردوو وەزارەتی سامانە سروشتیەکان دوو جۆر راپۆرتی بڵاو دەکردەوە هەموو مانگێک راپۆرتێکیان راپۆرتی هەناردەکردنی نەوت بوو، راپۆرتێکیان راپۆرتی داهاتی ئەو نەوتە بوو کە هەنار دەکراوە. بەڵام بەداخەوە ئەم راپۆرتانە نەبوونە جێگەی متمانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، چونکە پێیان وا بوو وەزارەتی سامانە سروشتیەکان خۆی چالاکیەکەش ئەنجامەدا و خۆشی زانیاریەکان بڵاوەکاتەوە. بۆیە بە تەنسیق لەگەڵ بانقی نێودەوڵەتی بڕیار درا کە جیهەتی سێمی نێودەوڵەتی بێت ئەم زانیاریانە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بخاتە ڕوو و بە خۆشحاڵیەوە لە مانگی دە گرێبەست ئیمزاکرا لەگەڵ کۆمپانیای دیلۆیت و لەگەڵ کۆمپانیای EY کە ئێستا سەرقاڵی لێکۆڵینە وردبینیکردنن لە داهات و خەرجەکانی نەوت و گازی هەرێمی کوردستان و وا بڕیاریشە کە لە داهاتوویەکی نزیکا کە ئەو ڕێپۆرتانە گەیشتە ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز ئەم ڕێپۆرتانە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانە بڵاو بکرێتەوە. واتە چیتر راپۆرتەکان لۆگۆی وەزارەتی سامانە سروشتیەکانی لەسەر نابێ، بەڵکو لۆگۆی ئەو کۆمپانیا گەورانەی لەسەر دەبێ کە کۆمپانیای زۆر بە سومعان و پێشم وایە زانیاریەکانی ئەوان دەبێتە جێگەی متمانەی بە خەڵکی هەرێمی کوردستان، چونکە ئەوانە سەرمایەکەیان بریتیە لە مزداقیەت، کۆمپانیەکانی بواری وردبینی کاپیتاڵەکەیان بریتیە لە سومعە، هەر خەلەلێکی بچووکیانە دەبێتە هۆی ئەوەی کە زەرری گەورەیان لێ بکەوێت. بۆ نمونە کۆمپانیای دیلۆیت بە ساڵی پار 38 میلیارد دلار داهاتی هەبووە، بۆ پارەیەکی کەم لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان نایە سومعی خۆی ئەو بکا. بۆیە پێم وایە لە هەموو دنیاش ئێستا ئەم شەریکە گەورانەی ئۆدیتین دێن کە کاری وردبینیەکەن.